باشە وی بابەتەیە بەریانەها سەرۆکی کۆمسیۆنە هەڵبژاتنên عێراقیش بوو بەڕێز سەربەست مستەفا چاودێری هەڵبژاتنان و سەرۆکی بەریانەها یە کۆمسیۆنا بڵند هەڵبژاتنên عێراقێک و لە دهۆکێ لە ستودیên me mêvanê me ye بەڕێز سەربەست شەڤاش ببورîne ez barim me hinek tu texîr kirî daxwaza lêborînê dikein şêweyekî giştî te pirose çawa dît ew rol بله سپاس بۆ هەوە پرۆسە ئەبرو شێوەیەکی گشتی باش پڕێڤە چوو و هەرچەندە سپێدێ ڕێژە دەنگدانێکێن بوو لێ بەرەف زێدەیە چوو و هەمی بنگەها هەند کێشێت مەزن نەبوونە دەرڤەی بنگەها بەردەوامی هەوا هەڵبژاتنە هەبووە بۆ هەندێک کاندیدا و ئەڤەژی سەرانسەری عێراقینە لە پارێزگەکەیان یادینە ئەف کێشە لە ڕۆژە دەنگدانە تایبەت هەبوو هەمی خەڵکی ترسەکە بوو کە ئەڤە ڕی بدەتەوە هەرچەندە کۆمسیۆنێ و کۆمپانیا جێبەجێکاریە وعددا بووە اعتیزاریشی کردبوو بوێک و ئەف کێشەیە ناڕیدەتەوە ئەو کێشەیە گرێدایی بۆ یەگرێدایی بوو کۆدەکێ بەرسەر بیتاقەت بایۆمتریێت دەنگدانە تایبەت کو هەمی بیتاقە پێنجیە دەست بکەن ئەوێ ببوو ئەگەرە کە ئەف بەیاناتێتش جهاز تحققت چیتە جهازێ دیە بیکۆس نەخیندن لێ ئەڤە نەڕیدا و حتا بەری بهنەکێ ئەف ئەنجامێت چوینە مەکتەبە نیشتیمانی بە 132 مابوون و دیتنامەن حتا سعات 12 شەوێ یان دە هەمی چەند یان دێ ژمارەکە گەلک کێم بهێتەکردن ئەو ژیاسایە چارەسەرەوە دیتە و دەڕەوانەی بنکەیەکی لە هەر پارێزگەهەیە دەهێژماتنە دەستی بۆ هێتەکردن و ئەنجامێت دەستی دێ بۆ حسێبکەن باش کاک سەربەست ئێوە جەنابتان سەرۆکی دەستگای هەڵبژاردن بوون لە پێشتر یەک پرسیار دێتە پێشەوە بەڕاستی ئەم ئامێرانە لە کۆریا دروستکراون وڵاتێکی هەرە پێشکەوتوو لە ڕووی تەکنۆلۆژیاوە خۆ لە چباییش دروست نەکرابوون چۆنەکرێ ئەم ئامێرانە لە پڕێکا لە سەعات 12 نیوەڕۆوە یا لە سەعات 3 پاش نیوەڕۆوە تێک بچێ پێدوانیە ئەمە مەسەلەکە ئامێرەکان نییە بەڵکو دەستێک هەیە بۆ ئەوەی نەهێڵن بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانیش دەنجی کورد وەکو پێویست ببێت حاکم فەرهاد لە هیچ ویزگەیەک ئەو ئامێرەتێک نەچەبوو لە بەیانەکەی لە هەنێک شوێنیان ئیشیان نەکردبوو تاقیر بوو لە هۆیەکی کە ئەو فەرمانبەرە لێ نەزانی بوو ئەوەی لە کەرکک ڕۆیدا زۆر ئەگەری هەیە زۆر کەسان لەوانە خۆیان هەر کارتی بایۆمتریان پێ نەبوو کارتە کۆنەکە کە ناتوانن دەنگ بدەن هەنێکیشیان کارتەکەیان تحدیث کردووە وەریان نەگرتووە هەنێکی دیکەشیان لەوانە احتیمالە ئەوە بێتن کە لە تەسویدی تایبەت بنیانش شوێنەکەیان گۆڕابیتن زۆر ئەگەری وە هەیە و ئەو شوێ ئەو شتەی کە ئەوەی بڵێن تەخەڵیان ئەوەی بەسمەکەیان نەخوێن دەبێت لە هەموو عێراق ڕێژەکە زۆرە یاسا لێرە چارەسەری کردیە کە لە 105 ئەوەی بەیانیان هاتوونە کە لەو ڕێژە تێپەڕیوە لە هەر ویزگەیەک 450 کەس مافی هەیە بە تەخەڵی بە تێپەڕین بدە ئەوەی دیکە بێبەش دەبن ئەو بەڕێزانە هەمویان لە ئێوارەکە چوینە کە بەیانیان ئەوانەی چوینەهی ئەو حالەتیان ڕوو نەداوە بۆیە ئەو حالەتە ئەمن ئەوە دوور نایەخم کە دوور نییە ئەو فەرمان بەرێکی بێ دەڵێ مەسول تعریف لە هەنێک ویزگەکان هەرویستی ئەوە بێت هەر بە هەر یەکێک و تێوەڵات و ناوەتنیان تەخەڵیت تەواو بووە ئەو احتیمالەش هەیە لەو شوێنانە چونکە فەرمانبەر لە شوێنی جیا دێن و دوور نییە هەنێکیان بیرۆڕای وابیتن کە بە کورد نابتوانیتن دەنگی بداتن باشە بەرە سەربەست بەس لە گۆڕی ئەو زانیاریین بەردەست زیاتر لە وان ناوچەیەن کوردستانی و ناوچەیەن ئەمشن پارێزگەیان سونەنشین زیاتر ئەف کێشەیە دروست بووە ئەنی ئەف کێشەیە کە بەریانەها هەفکاریمشی ئاماژە پێ کرد بە ئەنقەس بۆیە ئەو کەسێک کول سەرێ بۆیە تعریفا جیهازی وێ ئامیری کردە یان خەلەل دە جیهازیدا بووە دە ئامیریدا بووە
بارس نخل الجهاز دوبي نخل خلال ياسايا دا ياسايا قلت يا صادق بنش بتني وهيكو بين تخطيان به تابولين وافعال القلق جهد ديال تصويت طيبات الانبار ينجيل الرمادي بيترش 6000 حتى 4000 دقدرت حجده بجبوين القلق شوية دي افي ريدا يعني اف خلق ما جهد داخلها همي یان دسپیدزیچن یان جد وقتك وصلشن پشتینی برو ایواریکو نظانن یاساجی الجهة داخل خلق لعنت حتى سياسي جي اف ياسايا باش رقين ديا نظانن كاف ياسايا بيتا كريارة روجانا كوميسيون بريفات باتن اف حالتات تداهين و صدا بنش لالويز كهكي بستودو حالات تنين وقت تبرن اوتوماتيكيا يعني بلين برمجيان تراوستيتن كسدي نشتن ين كو بانجمولت ونخينا دنگداني بدتن و تبت افرج زيادة البا ينجيريكا كوديها افا ياساي دانا يا كوميسيون دانا و نجهاز دانا باش كاك سربست بخود دزانی لە شوێنێکی وەکو بەغدا کە هەم نفوسی زۆرە هەم زۆر ڕێژەی دەنگدەریشی یەکجار زۆرە بەراورد بە هەموو شارەکانی ترا عێراق کەمترین ڕێژەی دەنگدانی هەبووە بەڕای تۆ هۆکاری ئەمە چێ ئایا ئەمە هیچ تەسیرێک لە نەتائیجی ئینتیخابات دەکات؟ ئەمە بەڕاستی ڕێژەکە هەرچوون بێ او انجمننا دەست بەکار دەبن کە ئەنجامەی ینی دوایی ڕادەگەیەنێت و ڕێژەکە چەندیش کەم بێ ئەوەی لە بەغدا هەمومان دەزانین کە لایەنی سەدری مقاتعی کردبووە بۆیە ڕێژەکە لە هەموو ئەوە شوێنەکان لە ڕەسافە کەمتر بوو دوای ئەوە میسان دوای ئەوە نەجەف کە ئەو سێ شوێنە باسکی سەدری زیاتر خەڵکیان لێیە ئەمە هیچ تەسیر لە ئەوە ئەنجومەنەکان ناکە بەڵام یەک شتی دیکە گرنگە لێرە ئەویش ئەوەیە ینی ئەم خەڵکە خۆ لە هەموو پارێزگاکانی عێراق تەنیا سەدریەکان نییە خەڵکی دیکەش هەن یعنی ئەو ڕێژەیە کە بینیمان خەڵکێک بەشداری نەکرد معنا خەڵکێکی زۆر هەیە بڕوای نەماوە بە پرۆسی سیاسی وادە لە دوای ئەوە معنا بڕیا بە پرۆسی هەڵبژاتنیش کەم بووە دەبیتە ئەگەری ئەو هەلبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا چونکە هەموو لایەنی سیاسی ئێستا بەشدارن لەو هەلبژاتنە هەموو توانای خۆیان بەکارهێنا تا ڕێژەکە زیادکەن بۆیە ڕێژەی هەردوو هەلبژاتنی تایبەت و هی گشتی کە پێکەوە پێشکەمێک کۆمیسیۆن ڕایگەاند ڕێژەکە بوو 41 ئەمن هەموو جارێ ئەو پرسیار لە من دەکرا ئایا ڕێژەکە چۆن دەبێت دەموت ناگاتە ڕێژەی ساڵی 2021 بەڵام زۆریش لێ کەمتر نابێتن باشە لە گۆڕی پێشبینیەتە ڕێژە دیگەیتە چەندە ڕێژە گشتی دەنگدانە تایبەت و دەنگدانە گشتی بە کۆمیسیۆنە بەری دەمەکی کورد ڕاگەهاند و 41 سەدەی بوو باش کاک سەربەست یعنی ئەمە چەندین هەڵبژاردنە دەکرێ بە ئەم ئامێرانە واتە بەدەست هەژمار ناکرێ بەڵام بە بەردەوامی ئەم کێشە تەکنیکانە دووبارە ئەبنەوە ینی بەڕای تۆ هۆکاری ئەمە چیە هۆکاری سەرەکی ئەمە چییە باشتر نەبوو هەر بەدەست هەژمار بکرێ لە باتی ئەوەی کە لە ڕێ ئەم کێشانەی ئەم ئامێرانەوە هەزاران کەس مافی دەنگدانی نامێنێ لەو هەلبژاتنە لە هەموو ویزگەکان هەژماتن بە دەستیش کرایە بە ئامێرەش کرایەوە بە دەستیش کرایەوە لە زۆربەی هەرە زۆری ئەنجامەکان وەک یەک بوون هیچ جیاوازی نەبوو ئەگەر بێت و بە دەستی بکرێتەوە چەندین حاڵەت دێنەوە یەکەم حەشو دەکرێتن کە هەمومان دەزانی لە دوای سعسێ ئەو بیتاقانەی دەما لە ناو ئەو سندوقەیان دەکرد یەک کەسێک لە جیاتی کەسی دیکە دەیتوانی دەنگ بدە کەسێک دەیتوانی لە جیاتی خێزانەکەی دەنگ بدە کە هەژماتنی دەنگەکان دەکرد لە شوێنێک لایەنێک یان ئەو فەرمانبەرەی کە هەژماتنی دەکرد بە دڵی نەبوو هەنێک بیتاقەکانی دەنگدان ئیبتالی دەکرد واتە ئەم
خەڵکەکە بەرەو ئەو ینی ئەو ئەمەلێ نەهاتووە کە بڕوای بە هەژماتنی نەما چونکە جیهاز فەرقی سین و ساڵ ناکاتن بەڵام کەسێک لایەنگیری هەیەواتە زۆر جار تەسی لێ دەکات ئەوەی ئێستا کرایە بە یاسایە لە هەموو ویزگەکان هەژماتن بە جیهازیش کراوە بە دەستیش کراوە و ئەنجامەکانیش وەکوتم پێش چارێکێک نیو سعات تەنیا 132 محطة مابوون لە مەجموعی 35553 محطة واتە هەڵبژاتنەکە بە شێوەیەکی باشە ڕۆیشتە هەر لە ڕووی هەژماتنی دەنگەکان بەدەستی و هەر لە ڕووی هەژماتنیشیان بە ئامێدە. زۆر باشە کاک سەربەست سیستەمی سانتریکۆز باوەرم دەوێ هەڵبژارتنێدا دێتە جێبەجێکردن هەر کورسیەک چەند دەنگان دەبێتن یان هێشتا دیار نەبووە سیستەمە نایەتە دیارکردن کە هەر کورسێک چەندێ چونکە سیستەمەیە شێوەیە سانتلیگ و کێشەیە تەکنیکی چارەسەر بوو میوانێ مەجارێکادن ئامادە بووە بەڕێز سەربەست مستەفا چاودێرێ هەڵبژاتنە نووسەرۆکی پێشتری کۆمیسیۆنا بڵند هەڵبژاتنی عێراقی کورد لە ستودیێنمە لە دهۆکێت گەلمەدا بوو بەڕێز سەربەست جارێکادن سڵاو ببۆرینە کێشەیەکە تەکنیکی دروست ببوو وەکو ئەو جیهازێن کۆمیسیۆنی ئیتر مە کێشاخۆ چارەسەر کرد بەست گوت وانە کێشاخۆ چارەسەر نەکرد و خەڵکێکی زۆر بێدەنگدان ماوە و ئیتر دەرباز کرد زۆر باشە سەر سیستەمێ سانتریکۆ زانم پرسیارەوەیەکێمە کرد دوێ هەڵبژارتنێدا ینی چەند دەنگ کورسیەکێ دەبن یان هێشتا ئەفرێژەیە دیاری نەبووە بەڵێ جیاوازیە سیستەمی ڕێژەیی شێوەی سانلیگ و ئەڤەیە و ئەف حیسابە ناهێتەکردن کە هەر کورسیەک بچەند دەنگایە بەڵکو پڕێکەکۆدیە هەر لیستەکە هەڵبژاتنە یان حزبك دەنگێت وێ دەهێنە دابشکردن سەر 1.7 پاشی 3 پاشی 5 پاشی 7 پاشی 9 و حتا دیمەهیکێ ئەف کوت بژە ژێ دابشکردنە ئەف ژمارە دادکەون دهێنە دانان هەکوت بژە ژمارە بلندتر حتا یا دیمەهیکێ و هەر حزبەکە چەند ئەو ژمارە وەرگتێنە ئەو کوت بێنە ناتج قسمە دهند کورسیە ئینیتە دەربەل وێرە هەندێک هەکوت بژن ئەگەر ئێتەینە هەندێک عاملێتین تەسیرە لێ بابەتی دکەن ڕێژە دەنگدانێ دوو ژمارە کورسیە سێ ژمارە کاندیدا ناف لیستەژی یان ژمارە لیستە بخۆ یا چارێ فەرقا جیاوازیە دەنگێت هەر حەزبەکە شێدی مەسەلەن ئەگەر جهەکی لەنەک بهێتن 400,000 دەنگە بینیت و پاش یەکسەر بێتە 50,000 بەیەک و دوو زۆربەی بۆ کورسیە بووی لە ئەنیچن و ئەف سیستەمێک و ینی ئەف ڕێژە هەتیەدانە 1.7 ڕاستی شێوەیەکی وەسەیە کو ئەفت دەنگێت وە زۆر یانژی ئەف حزبێت مازن پێتر دەنگاتینن پێتش بەرژەوەندیەوە دایە یعنی ئەبێت کو بێژین میسالەکە ئەگەر بێت و جهەکی لەنەک 160,000 دەنگە بینیتوە لەنەکە دی احتیمال لە مەسان 20,000 دەنگە بینیتن ئەگەر دیف حسێبە بەرێ ئەف سیستەمال کوردستانێت هێتە حسێبکردن احتیمال لە 20,000 دەنگە دە ئەوژی کورسیەکە دەستخودین بەس وەختەن بین دابشکەین سەر 1.7 تقریبا بنە 13,000 حتى أبي 160,000 تقسيمات ويدكيت 16,000 تقريبا في كرسي خلاص بن لو جد بيباش بيتن يعني عبريات في حسابه ده أجرنا الهمي دولة عالمي اف جماعتنا ايكي يان ايكا يان جي اگر بوينت هبيتن يك بوينت شارة زيادة نبويا النرويج يك بوينت شارة والنيوزيلندا يك بوينت دوها باش کاک سەربەز هەر لەسەر نظامی سانتلیگۆ ئەگەر لەسەر ئەمان بپرسین پێش هەڵبژاردنەکان زۆرێک لە لایەنەکان دژی سانتلیگۆ بوون دەیانگوت نابێت سانتلیگۆ هەبێ دەبێ بیگۆڕین بۆ سیستەمێکی تر چونکە دەڵێن سیستەمی سانتلیگۆ لە بەرژەوەندی حیزبە گەورەکانە کەواتە بۆچی جارێکی کە سانتلیگۆیان قوبوڵ کردو بۆ ئەوەی هەڵبژاردنەکە
با سیستەمی سانتلیگۆ بێ. بەڕاستی ئەگەر ئەو سیستەمی ڕێژەی کە شێوەیە نەک سیستەمە سانلیگۆوە ناوی پیاوێکی شەکە معادلەی حیسابی داناوە بەڕاستی ئەگەر وەک ئەسڵ بەکاربێنێت عادلترین سیستەمە لە هەموو دنیادا بەڵام کە ئەو پویندەی زیاد دەکە ئەو ئەنجامەکانی لێ دەردەچێت خاڵێکی ئەساسی لێرە ئەوەیە بچی ئەوەیان دانا چونکە ئەو لایەنانەی کە ئێستا حکمڕانن لە عێراق دەیانەوەی حکمڕانەکەیان بەردەوام بێ بە هەر شێوەیەک بێ ئەگەر بێت و لە دەقی یاساکانیش بگۆڕن دەبێ ئەوان بەردەوام بن بۆیە ئەگەر نا لە هەر پارێزگایەک احتیمالە چەندین لیستی دیکە سەردەکەوت وەک 2013 بەبێ پوینت ئەو سیستەمە بەکارهێنرا لە هەموو ینی پارێزگاکانی جنوب بە یەک جار چوار محافظە لە دەستی دەوڵەتی یاسا دەرچوون کە میسالێک و ئەمە ئەگەری وایە بۆیە هەمووی ئیتاری تەنسیقی و حزبی دیکەش لە لایەنی دیکەش بڵێن پێیان باش بۆ ئەو سیستەمە دانن چونکە لە بەرژەوەندی ئەواندا بەڵام لە حزبی کوچکە لە حزبی ڕادیکال حزبی تازە حزبی گەنجەکان نەخێر ئەم سیستەمە لە بەرژەوەندی ئەواندا نییە. زۆر باشە کاک سەربەست کۆمسیۆنە فەرمی ڕاگەاند و سبەهی دەمشمێر 5 ئەنجامên destpêkî dê belav bikin li gorî dîvçûnate li gorî zanyariyên te şarazayete di babetî de yanî komisyonê şiyan û taqet hene sibehî demjimêr 5 ku kêmtir ji 24 demjimêran encamên destpêkî belav bikin di demekê de ku beriya niha gotibû dema hilbijartinên taybet bi rê ve biçin di dema 24 demjimêran da kêmtir wê derencaman rabigehînin ku neşiyan rabigehînin. یاسات بژیتن ئەنجام ڕۆگاندنە ئەنجامات دەبێت پێک ببیتن ئەگەر بێت و ینی دەنگدانە تایبەت ڕۆگەهینن دەبیتە ئەگەرە هەندێ وەکی چاوە ئێحاءەک ینی کوڕەیەکێن بۆ نیشە هەندەکە بدەن تەسیرە لەسەر دەنگدانە گشتی کەتن چونکە گەلە خەڵک دەبێن مادام فلان لایەن دەرکەفتی ئەس بچی خۆ وەکوت بێژم بچم دەنگی بدەمیانژی دەبێن مادام فلان لایەن کە دەرکەفتیە ئەس دەچم دەنگی دەمەوی بچی دەخۆ بێ باشکەم وێن حکومەتە داهاتیان بێوی دیر بووە نابیتن دەبێت هەمی ئەنجام پێک بە ڕاگەینن بەلێ ئەف ئەنجامە دێنا ڕاگەینن لێ ئەنجامی سەد نابن چونکوش بیر نەکەین دەنگدانە تایبەت 1970 ویزگا ڕەوانەی وە بنگەهێت کۆمەت بینە بنگەهێت تەطبیقی و ئەم نزانن کە دەچەند سکالای سوورجی هەبن سبەهی دێ دیار بیتن و ئەگەر ئەف دەنگی ئەف ویزگەیت ئەف شەبەژی هاتی ناڕەوانەکردن جیاوازیە گەر دەنگدانە دەستی هەمی سەد نەبن ئەف سێ احتیمالە دێ و احتیمالە دژی ئەگەر ئەف دەنگێت بوچەل سێژدەهەیە پێتر بن دەبێت ڕەوانەی وە بنگەها بکەن لێ حتان و کەلدیف بەیاناتێت کۆمسیون بەڵاف کرد بەس ئەس بێم 132 134 ویزگەما بوون ناوەتی ناڕەوانەکردن بۆیە ئەف ڕێژەیە دەهێتە ڕاگەهاندن بەس ڕێژەیە کا 100 نابیتن حتى وانجی هەل کوت بژن تێنە هەژماتن و دەستی و پاشی دەبیتا ڕێژە 100 پشتنگی دێ فترە تانا دەست بکەتن و هەر کەسێک شێتن چ لە سیاسی بیتژن یان کاندید بیتن تانا ئەنجامە بدات. باشە کاک سەربەست لەگەڵمە بمینە بزانین بچینە کەرکووکێ ڕەش لە کەرکووکێ چاوایە و زۆرترین ڕێژەیە بەشداریکردنە ئیرۆ لە کەرکووکێ بووە بەڵێ زۆر باشە دیلان شەو باش ماندووش نەبی بەپێی ئامارەکان بەرزترین ڕێژەی بەشداریکردن لە کەرکووک بووە بۆچی دەگەڕێتەوە ینی ئەمە بە تەنها بەشداریکردنی کووردە هەوڵی داوە مافەکانی خۆی بەدەست بێنێتەوە یاخو بەشداریکردنی ئەو لایەنانەشە کە دەیانەوێت ئەو دەسەڵاتە وەکو خۆی بمێنێتەوە. بەڵێ حاکم عەباسڵاوتان لێ بێت وەڵا هەڵبەتە جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو گڕوتوینی جۆش و خۆشی بە تایبەتی هاوڵاتیانی کورد لەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆر جیاواز بۆ چەندە ئەنی و کێشە و گرفتانشی کە هەبوون
ئەگەر ئەو کێش و گرفتانش نەبوونە هەڵبەتە ڕێژەکە زۆر لەوە زیاترە بوو کە کۆمیسیۆن ڕایگەاندووە لە سەدا 64 هاوڵاتیان بەشداری پرۆسەی هەڵبژاردنیان کردەوە پێی و ئەنجامانی کە لە لای لایەنە سیاسیەکانە لە ڕێگەی کیانە سیاسەکانەوە بۆیان هاتوێتەوە چەندامانە ئەنجامی ڕسمی نین سبەینێ بڕیارە ئەنجامی برایی ڕابگەندێت بەڵام دەتوانین بڵێن کورد لە کەرکک دەنگێکی تاڕادەیەک باشی بەدەستێناوە ئەوەی کە تا ئێستا هەیە بۆ نمونە تا ئێستا نزیکەی لە سەدا 38 بۆ لە سەدا 40 دەنگەکان جیا کراونەتەوە پارتی دیموکراتی کوردستان نزیکەی 18,000 دەنگی بەدەستێناوە حەزب لایەنە سیاسەکانی دیکەش هەڵبەتە دەنگی زۆر باشیان بەدەستێناوە لایەنە کوردەکان لە سەرجەم ئەو با بڵین قەزا و ناحیانی جگە لە حەویجا لایەنە کوردەکان لە پێشی پێشەون بۆ نمونە لە داخوخ کە ژمارەی دەنگدەران 28,000 دەنگدەر بوو نزیکەی 21,000 کەس دەنگیان داوە ئەمە ڕێژێکی زۆر زۆر بەرزە نزیکەی لە 175 وڵاتیان دەنگیان داوە لە پردێ سەرجەم لایەنە کوردەکان نزیکەی 7,000 دەنگیان بەدەستێناوە بەرەی تروکمانی لەوێ با بڵین ڕکابەری لایەنە کوردەکان بۆ نزیکەی 2,000 دەنگی بەدەستێناوە لە قەرەنجیر هەر بە هەمان شێوەیانی لایەنە کوردەکان دەنگێکی زۆر باشیان بەدەستێناوە بەڵام ئەمانە حاکم ئەنجامی ڕسمی نین بڕیارە سبەینێ ئەنجامە بەرایەکان ڕابگەێنرێت و ئەم ئەنجامانە هەڵبەتە گۆڕانکاری بەسەردادێت چونکە هێشتا ئەوەی کە هەیە دەنگی بنکە و وێزگەکانی حەویجە و ڕاز و ئەوانش ماون و دەنگی تایبەتیش ماوە هەڵبەتە ئەمانش گۆڕانکاری بەسەر ئەنجامەکاندا بهێنێت ینی ئەمە ڕەنگە کاتێکی زیاتر پێ بچێت بەڵام ئەوەی کە خواستی کورد بوو لە مەڵبژاردنە بەشداریکردنی هاوڵاتیان بوو لە پرۆسی دەنگدانەوەی ئەمڕۆ ئێمە لە کەرکوک بینیمان ئەنی هاوڵاتیان بە گروتینەوە بەشداری دەنگدانیان دەکرد بۆی پێدەچێت ئەنجامەکان لە جێگەی خواستی کورد بێت بە تایبەتی چونکە ئەوەی کە هەیە تا ئێستا ینی نزیکەی 5 کاتژمێرێک بەسەر داخستنی سندوقەکانی دەنگداندا تێدەپەڕێت کورد لە کەرکوک لە پێشەوەی لە عەرەبی و تورکمانەکانەوەی زۆر باشە هاوکارمان دینا بەرزان ڕاستەخۆ لە کەرکوکەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ زانیاریەکان زۆر باش بگەڕین و لای کاک سەربەست میوانەکەمان کاک سەربەست دووبارە سڵاوتان لێبێ بەڵام با من لە وەڵامی پرسیاری پێشووترەوە من پرسیارێکی تر بکەم ئێوە ئاماژەتان بەوەدا کە سیستەمی ساندلیگۆر لە بەرژەوەندی حیزبە گەورەکانەوە بۆیە ژەمایان هەڵبژارن بۆ ئەوەی لە دەسەڵاتدایە دەسەڵاتەکەی بمێنێتەوە ئەجا کەواتە هیچ گۆڕانکاریەک ڕوو نادات کەواتە ئەو هەڵبژاردنە بۆچی کرا ئەگەر هیچ گۆڕانکاریەک ڕوو نەدا هەمان دەسەڵاتیشی هەبێت ئەو هەڵبژاتن ئەنجام درا کە دوای ئەوە کە لایەنی سەدری ئینسیحاب کرا لە پارێزگاکان ڕوودانەوەی ئەوەی پێی بڵێن ئیتاری تەنسیقی نەبوو بۆیە ئەوانە دەیانەوێت ئەو هەڵبژاتنە بکرێت تا پارێزگاکانیش لەوێ ئەوان بەڕێوە ببن و خاوەنی بەهێز گەورە بن لە هیچ شوێنێک کێشە نەبیت لە دەسەڵات چ لە پارێزگاکان چ لە حکوومەت چ لە بڵێن جێیش چ لە حەشە چ لە دەستگاکانی ڕاگەیاندن لە هیچ شوێنێک ئەنجا تا ببیتە هەنگاوێک بۆ ئەنجامدانی هەڵبژاتنی ئەنجومەنی نوێنەران لە دەستپێکی یان بەهاری ساڵی 2025 واتە ئەو کات تا لە دەسەڵات ببینن و ئێستاش لە ناو ئیتاری تەنسیقی بە تەسەوەری من دوای ئەم هەڵبژاتنە احتیمالە هەنێک منافسە و سێراع لە بینە هەنێک دوو لایەن دووسێ لایەن دەست پێ دەکاتەوە چونکە بەبێ ئەنجامی بەرایی لایەنێک زیاتر دەنگی هێناوە بەبێ ناویان بینین لە ئەوەی تر و ئەمە احتیمالە ببیتە دەستپێکی کێشەیەکی دەیوان نێوان خۆیان بەڵام احتیمالە شوەک 21 هەمویان ڕێکەون و دابەشی پارێزگاکان بکەن بە شێوەیە کە هیچیان بێبەش نەبیت و پێکەوەش بۆ فترەیەکی دیکە ببینن و بۆ هەڵبژاتنی ئەنجومەن عەفوی ئەنجومەنی نوێنەرانیش وەک تیمێکی ینی بڵێن یەکگرتو و بەشدار ببن. باشە بەرێ سەربەستکەواتە هەتا سەتا ئەنجامان نهێنە بەڵافکردن ینی لاانێن سیاسی نزانن کورسیên وان چەندن بەلێ هەر لایەنێکی سیاسی
بيك ودو هكو بجن جورا خويا هالبجاتنا يا لا جبلي في جورا اوبراسيونا يا هيزن سياسي برسه جبلي في جورا اوبراسيونا هيزن سياسي نها هيزن سياسي زانن کا چند دنگ بدز خستینا لدنگن پشراسگیری ین کمیسیون ستاسات ین فرمی حتی نه هنه بلاف کرن چون که لوانه هنگ دنگ بین سوتن هنگ دنگ بین پوچ کرن کمیسیونه حتی ستاسات بلاف نکرن او نوكا بله نوكب آخر جمارة كو أو يزجهت نجاشتنا بغداد نسه چارمان أو سه چار جد رواني وبنجت تدقيقه نكرن كو هالبارزجه دجده تبكرن زايدا 1780 دي أبا احتمالك كيما تشمكور الجواب نبي تسچار صادق الأنجام بقولن ليه ديننا مثلا بالبجرك بدر كبيتو إيك كنت بجن جهوي بقريتن بالكار القوارئ السياسية فعلا ظانن كو أنجام جانا شو كامل ويزقا هبوينا وهنالتينا ليه هل أنجامك هل دزقا كراجا عندنا بقيني دراستين نفر مينا ونبي جه احتمالي بيتن حتى كوميسيون صبي ساعات بينجي بالي أنجام راد قينيتن باش کەک سربەست وەکو لە راپۆرتەکانیشدا هاتووە هەزاران کەس بەهۆی ئەو کێشە تەکنیکیەوە لە دەنگدان بێبەش بوون و سکاڵاش تۆمار کراوە ئەنی بەڕای ئێوە ئەم سکاڵانێ دەگەنە جێگای خۆیان هیچ لە ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان دەگۆڕن بالتصوري مسكالا كبشكش ذكرتن ونك بالتصوري ما أوريكالا لجان كان يعني بارزقا كان يعني أوفيسين اجتماعي كوميسيون أو أنا تصنيف ده كان لآية درجة كي تاچند يعني خطرية أجر بيتو مثلا أو نبي تم بيدلن هيزلت وأجر إيش بيوستي بالكولينا وها كسك كحساب ذكين دواي أو كسك دابش دبيت يعني ودقريته وهي أصلا كي كزال دو وتأثير ناكتو رد كريتن يعني دبيته الصور ك أوانا احتمال التأثير لأنجام كان بكن والله متى أو ديالنا بسبعين ديال دبيتن شو كتا أو كياساني كأنجام كان واشتكان تيا بجنا فارزقا كانوا بكنا أنجم أوفيسين اجتماعي والله أوانا بتصوري من تأثيري أو عندنا كان شونك لا يكم جارة ياساي هالبجاتن وزور بوردي هنك ركاري دارج راوا وزور احتمالاتي بهالحالتك داناوا يعني اويل صدا بينجي براستي يعني فعلا بيت اجر كخلقك باش ببيتن خاصة هنك لفرمان بلان دورنية بعمدي ودورنية شلا نزانين خوين ببن اجر او عندك خلقك توانای دنگدانی هبید بلان بی باش کردی ل دنگدان زور باشه کاک سر بس افچن هل بجاتنه که لعراق به سیستمی برای چن کد بیشن سیستمی الکترونی يعني او اميرا پنجموري و كارتا دنگدانه بريانها لعراق سيستمي يدوي هبو للغوري ديفچونن و زانيارين و كيجان سيستم باشتر بو يدوي جاران يعني سيستمي الكتروني كنوكه هيا لا نزاهتي و پاكي و پاكجيه بوچونا منا طيبات اصل قال في سيستم الكتروني ما چونكو 2004 دبتنه بجم اثرو که لجنا کو تماشا اون لکولنوت الوانس کالایت صورت کرد تنل کرکو که من نوتوچار ویزگه پوچال کربون و مال انبار هشته و حافت والصلاح الدين سهنا والميصل نوزلا هاي بارزقه که جمارك يعني بصدان ويزقهاتنا بوشال كذن اني قلنا وان خلق تشيا مثلا ابي چون دنگ خدايا لهندك كسان دماهي کا دنگ دانه هاتينا يان حشو كريا يان جي ايكل شنا هميان كنت بجن توقيع كريا يان ايك هات يا سچال جرا دنگ دايا يان جي دنگت هندك فرمان برت رجا دنگ دانه هات يدرست جيبوينا پوچال كرينا چونكو بدلوين نبويا
ئەە هەمی ئەگەرێتەن دەبوون و بەڵێ. ئەف تەوەجهێتە بکردن لێ باش. خەلکەکیژی و هەموو لایەنیژی ئەو تشتە چاوێ خو نەبینیت باوەری پێ ناکەتن لەوە بجارێ هژماتنە دەستی لەگەل یادی هاتەکردن و هەرچەندە کێشە یا تایبەت چێبوون لێ ئەوان و کەچ کێشە نەچێبوون و هەمی ویزگەه گەشتی نەمەگوتن تەنێ 34 ماینە ئەوژی یاسایە گوتی ئەوێ نەگەهیتن دێ ڕەوانەی وی بنگەهێت تەدقیقەکەن زۆر باشە بەڕێز سربەست مستەفا چاودێرێ هەڵبژاتنان و سەرۆکێ پێشووترێ کۆمسیۆنا بڵند هەڵبژاتنên Iraqê li stûdiyê me li dûkê gelma bû gelekî spas.